بەڵازان خۆشەویستانمان لە چۆری دومی بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەین حتمما بەشایەتی هەموو لایەک دەستگای خێرخوازی بەخشین لە هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژ ئاوای کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستان لە وڵاتانی هەر شوێنێک کە پێویستی بە هاوکاری بوو بێت غەزە کە لە ماوەی ساڵێک زیاترە پێویستی بە هاوکاری و موسڵمانانی غەزە بۆ شازە لەیان قەوماوە لە شەڕێکی خوێناوی دابوون. ئەمجارە باز لە کارە خێرخوازەکانیان دەکەین لە ئەفریقا هەستاون لەوەیە کە کۆمەڵەکاری خێرخوازی جوانیان ئەنجام داوە و ئەو شوێنەی کە دریکیان پێکردو پێویستیان بە هاوکاری هەیە پێویستیان بۆ هەیە کە کۆمەک بکرێن نوێنەریان چۆتە ئەوێ و لەوێ هاوکارەکانیان پێشکەش بە موسڵمانانی ئەوێ کردووە بە هەژارانی ئەوێ کردووە. ئێمە گفتوگۆ دەکەین بە گشتی باز لە کار و چالاکیەکانیشان دەکەین و بە تایبەتی تر ئەو سەردانیان بۆ ئەفریقا گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز ماوەسا عەتاکەریم ئەندامی ستافی بەڕێوەبردننی دەستگای خێرخوازی بەخشین وەروەها کاک جوبرەئیل نادر بەرپرسی نووسینگی دەستگای خێرخوازی بەخشین ناحیەی شۆڕش یەخوا بەخێر بێن چاومان لەخێر بێن یاخوا ماوەسا عەتایان بێمە لای جەنابێت حتمما دەستگای خێرخوازی بەخشین تەنها بۆ شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانی خۆشبەختانە و سوپاس بۆخوا دەرەوەی هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە کەمێک پێشەکی پێم خۆشە باز لە کار و چالاکیەکانتان بکەن لە دەستگای خێرخوازی بەخشین بە تایبەتی تر ئەوەی کە لە دەرەوە ئەنجامی دەدەن. پێشەکی سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ بینەران. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەکی دەستگای بەخشین دەستگایەکە کە ساڵی 2009 لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی و دامەزرا و هەتا ئێستا بەردەوامی هەیە ئینشاڵڵا بەردەوام دەبێت. دەستگای بەخشین پردێکە لە نێوان خێرخوازان و هەژاران. دەستگای خێرخوازی بەخشین سندوقێکی ئەمینە کە خێرخوازان خێرەکانی خۆیان هێن بۆ ئەوە بە دەستێکی ئەمین و جێبەجێیەکە. ئاین دەستگای بەخشین دەستگاکی جێبەجێکارە. جۆرەکانی ئەو خێرخوازانی کە هاوکاریەکانیان جۆرەکانی ئەوان دیاری ئەکا کە دەستگای بەخشین هەڵسێ بە چ ئیشێک. ئێمە مناڵی بێباوکمان هەیە خێرخوازەیە پارەکە هێنێ تایبەتە وەقفە بۆ مناڵی بێباوک. خۆشتان دەزان کە وەقف بۆ دەستکاری ناکرێت تەنها بۆ مناڵی بێباوک. ئەو خێرخوازە کە جۆری پارەکەی دیاری کرد بۆ تشتێکە ئەبێ بە وەقف. لەبەرەوە خێرخواز هەیە پارەکەی دێنێ دەڵێت تەنها بۆ مزگەوت. خێرخواز هەیە دەڵێت تەنها بۆ نەخۆش بۆ هەژار بۆ فڵان توێژ. بە هەمان شێوە خێرخوازان لە ماوەی پێشوودا بەڕاستی بە بۆنی ئەو کێشانەی ناو غەزەوە هاتن بەدەمی و هاوکاریەکانیان دیاری ئەکرد بۆ غەزە. ئێمە ئەو وەکو خۆی جێبەجێ ئەەکەین هەستین بە هاوکاریکردنەکەی شاری غەزە. بە هەمان شێوە خێرخوازان لە ماوەی پێشوە ئەو گرفت و ناخۆشیانی ئەفریقایان هەست پێکرده بوو هاتن پارێکیان لای ئێمەدانا و ئێستش بەردەوام من هەردێن چکە ئیشەکانیان بینیوە دیاریان کرد ئەم پارەیە بۆ هەژارانی ئەفریقا. ئێمەش وەکو دەستگایەک هەڵ تەنها لە دوورۆ پارەکە نانێرین بۆ ئەو شوێنە بە بەردەوام نوێنەری خۆمان سەردانی پرۆژەکانمانەکە و پرۆژەکان جێبەجێەکە وەکو وەخفی ئەو خێرخوازانەی کە دیاریان کرد و ئەم پارەیە بۆ ئەفریقا بێ بۆ بیرێدان و بۆ مەشروعانی کە لەوێ ئەکرێ وەکو مەیدانی خۆمان دەستگای بەخشین هەستا بە ناردنی نوێنەری بۆ ئەوێ لە من و کاک جوبرەئیل وەکو نوێنەر دیاری کراین کە بچین لەوێ پرۆژەکان ئەنجام بدەین. ئەو برابەرزەشمان کاگومێت لەگەڵمانە بۆکو وێنەگر بەڕاستی زۆر ماندوو لێژ و سوپاس دەکەین هەستین بە ئیشەکان. باشە مامۆستا جوبرەئیل با بمە لای تۆ چۆن بوو کە کاری خێرخوازیتان بۆ کیشوەری ئەفریقا پێشکەش کرد و کێ بوون ئەوانەی کە لەوێ پێویستیان بوو سەردانی چ شارێکتان کرد و کارەکانتان لە چ شارێک بووە؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ئێمە یەکەم جە سوپاسی خواکەین کە خۆی گەورە کاری ومان سال کرد بۆ دینی ئیسلامەوە. ئێمە ئەوەی کاڵگیری ئەم دینە بێ هەر شوێنە پێویستی بە یارمەتی بێ پێویستی بە کە بە دەرامەتێکی نوقستانی شێبێ ئێمەش ینی چۆم لێتوانین لە ڕێی خێرخوازیەوە یارمەتی بدەین. سوپاس بۆخوا کە ئێمە یەکەم لای ئێمە کە ڕۆشتن چون بۆ ئەفریقا بۆ شاری عیبادن لە نیجیریا چون سەردانی چەند شوێنێکمان کرد. سەردانی ئەو مەدرسانەمان کرد کە قورئانیان نیە لەسەر تەختایان خوێن لەسەر قاقەزیان خوێن. سوپاس بۆخوا قورئانی باش قورئانی پیرۆزمان بۆ کرد یارمەتیانماندا. چوینە چەند شوێنێتر هەر لە عیبادن لە شارێک لە نیجیریا کە ئاویان نەبوو ئاوی خواردنیان نەبوو بڕا کەس کە سیرمانە کرد
ئەلێ لای خۆمان نیە ئافرەت بە چارەگەڕێ چارەکێ تەشتێ نایە سەرشانی ئاوێ هینا لە تەشتێکی نایە سەرشانی مناڵێکشی لە کۆڵی بەستە بوو کاکژمە زۆر گرنگە کە بە چای خۆتان بینیتانیانەوە نەبوو نوێنەرتان هەبێ خۆتان بڕۆن زۆر بەڵێ بە چای خۆمان ئەوەمان بینی ینی کە ئاو نەبوو یان کە بیریان هەو بیری دەسی بوو بیری دەسی جاران خۆمان هەمان بوو بلۆک بوو بلۆکەکان ماوەسە عەبدوڵڵا و ئەو برایانە وتمان با بیرێ تاقیکەن ئەو برایەتی وشکەکە کە لێ لەگەڵمانە بوو چاوساغمان بخۆی خەڵکیێ بوو دکتۆر ڕەشید بیرێک چەندەونکی ئەومان لێ شێشا وتی وشکەکە وشکی کرد یەکسەر ینی ئاو نییە لێ تەنانەت بیرەکانشیان و بیرانە بشکە بیری توازیان نەبوو ئەنی ئێمە سپاس بۆخوا لەوێ یەکێ لە پرۆژەکانمان بیری توازی بوو ئەم بیرە ئێمە لای خۆمان توازی ڕێکی پێڵێن ڕێکان لە ئەو بیرانەمان لێدا بۆ بەڕاستی زۆر پێویستە بۆیە هەن پرۆژەی تشمان هەبوو پرۆژەکانمان وەکو پرۆژەی خواردن و پرۆژەی چەند پرۆژەی تشمان هەبوو سپاس بۆخوا لەوێ کاک ئەتا پێم وڵێ بەڕێستان بۆ بیرتان لەوە کردەوە کە ئەفریقایان ێستا لانێک بینەرێ کەسێک پرسیار کە بڵێ ئەو وڵاتە دوورە بۆ ینی ئەوەندە پێویستیان بە هاوکاری و کۆمەکی هەیە کە ئێوە لەم وڵاتی ئێرەوە بچنە ئەوێ بماوێ بە چەند ئینێک مەرحەلەیەکی ژەکەی تۆزێک دوور و ئەوە ینی بەڵێ وڵاتێکی دوورە تەمان تەنها لە ناو تەیارەکە 10 ساعات قورسە یعنی 8 ساعات بە ئاسمانەوە 2 ساعات لە زەویدا لەبەرەوەی یەک ڕاستە خۆش ناچێت ئێمە تەمان کە ئەو وڵاتەمان هەڵبژارد بە هەڵبژاردنێکی خۆمانە نییە خێرخوازەکە دیاریەکە خێرخوازەکە پارە هێنێ بۆ ئەو شوێنە یعنی ئێمە خۆشمان معلوماتمان هەبوو لەسەر ئەوەی کە لەو وڵاتانە چی ڕوئەدا بە تایبەتی یەکێک لەو بابەتانی کە زۆر تاسیری لەسەر ئێمە کرد بچین بەدەمێ و مزگەوتێک هەبوو لە نێجیریا لە شاری ئیبادن لە منتیقەیەکە مزگەوتەکە ڕووخا بوو خەڵکی مزگەوت ئاوەدانێکی و منتیقێر نێتوان مزگەوتەکە دروستکەنەوە ڕێکخراوێکی مەسیحیش هاتبوو بۆیان بکە بەم کەنیسە یعنی ئەو بابەتە تاسیر لەسەر خێرخوازان هەبوو لەسەر ئێمەش هەبوو وەزعی ئەوان ئەوەنە نەدار بن و نەتوانن مزگەوتەکەی خۆیان دروستکەنەوە و حتا وەکو بەڕێز مامۆستا جوولەی باسی کرد مەصحەف قورئانیان نەبوو لەسەری دەرس بخوێن مامۆستاکانیشان نەیان بوو ئیتر ئەو بابەتە ئێمە وتمان با بە مەیدانی بچینە وەزعەوە بە مەیدانی چوینە ئەوێ سیرمان کرد پێویستی وەزعەکە چۆنە و چۆنیە لەبەرەوە ئێمە فریاکەوتن بۆ مزگەوتەکە لەخوا بەزای بێتەوان پێشتر معلوماتان بەدەست گەیشت و پێشتر پارەمەنە برارمەندا بوو بە نێوەری ئێمە لێ مزگەوتەکەی دروست کردبوو ئێمە چوین بۆ ئیفتیتاحەکەی ئیفتیتاحمان کردەوە لەخوا بەزاوێ کاگە زۆرێش بە بانگی بەجلی کوردیەوە بانگی لەوێ دا و پێشنیۆژیمان بۆ کردن قبوڵیکە ئینشاءڵڵا مۆساعەتە کارە خێرخوازیەکانتان لەوێ ئەوکو مامۆستا جوبرایل ئاماژە پێ کۆمەڵە کار بوون خۆی لە چیا ئەبینیەوە و تەنها لەو ناوچەی نێجیریا بوو کە ئاماژەت پێ کرد یاخود ناوچەی دیکەشی گرت بووەوە ئێمە کە بەڕێکەوتین نەکو دەستگای بەخشین بەرنامی بۆ دیاریکردین بچین ئەوێ لەوێ وڵاتی بەنینمان وەکو نقطەی ئینطلاق وەکو نقطێکی دەست بەکاربوون و دەرچوون دیاری کرد چوینە وڵاتی بێنین شاری کۆتۆنۆک شارێکی بازرگانی پایتەختی بازرگانی ئەو وڵاتەیە لێبوون بە دیوی ڕۆژهەڵاتی وڵاتی بەنینا کە بەرنامەکەمان وا بوو کە بەرەو نێجیریا و کامیرۆن و چاد بڕۆین باکووریش بەرەو نەیجەر بڕۆین بەڵام کەمی مودەکەمان زۆری پرۆژەکەمان و کەمی مودەکەمان ئەو واقعی کە ئێمە تیا بووین نەمانتوانی زیاتر بڕۆین ئێمە حەزمانە کرد بەڕاستی بە دیوی ڕۆژ ئاواشا بڕۆین بەرەو تۆگۆ و غانا و ساحیل حاج و هانە ئینشەڵا بۆ بەرنامێکی تر بەرەو ئەو مەنتیقانە بڕۆین بەڵام ئێمە نقطەی ئینطلاقمان لە بەنین و لە بەنین چوونە نێجیریا ئەو وەزعی خەڵکەمان بینی بە وەزع ینی وەزعێکە بەڕاستی چۆن ئەڵێ زمان ناتوانێت بیگێڕێتەوە ئەنیەوەنە وەزعەکە ناو کە ئەومان بینی لەبەرەوە زیاتر نەڕۆشتین کاتەکەشمان ئەگەر بتوانیەوەنە پرۆژەکان بگەینتە ئەو وڵاتانە کاتی زیاتر ئەویست بوارەکە بۆ ئێمە نەگونجا تەنها ئەو دوو وڵاتەمان کە بێنین و نێجیریا و لە پرۆژەکەمان لەوێ پرۆژەکانی ئێمەش بەپی پێویستی خەڵکەکە بوو ئێمە کە چوین وەکو بەڕێز مامۆستا جوولەی باسی کرد ئێمە کە گەیشتین ئەوێ سەردانی مەدرسە شەرعیەکانمانە کرد سیرمانە کرد لەوێ لەگەڵ ئەوەی دوو تەختە و تەنەکەیان پێکەوە ناوە بۆ مەدرسێکی شەرعی بەس قوتابیانێکی زۆری تایە هاتوون دەرزی شەرعی بخوێن لە مناڵ و هەتا گەورە ژمارەی زۆر ئەو نەبوونیە ئەو ناڕەحەتیە گەرمایی ئەوێ لەوێ ئەوەندە گەرم بوو ئەو مۆبایلەکانمان ئەوەستا لە گەرمایە لە گەرمایە لەوێ تەمام بەهار بوو بەرەو
هاوین ئەڕۆی بە هەر تاو بەر و هاوین ئەڕۆی لەبێ مۆبایلەکان ئەوە سایشی ناکرد لە گەرما یعنی توانین تەسویری پێ بکەیت ئەو خەڵکی ئەوێت چەند ناڕەحەت بن کە بەی پەتی و بە نوعێک هاتوون بۆ قورئان خوێن بۆ مەدرسانە بەڵام ئەو مەدرسە لاوەکیە لای ئێمە لاوەکێت بە دوو تەختە پێکات بەڵام بەرهەمێکی زۆری هەبوو ئەو مەدرسێت توانی بی بۆ هەموو ئەو شارە هەموو لا گوند و لادەکان ئەو شارە خەتیب و ئیمان بنێرێ لەوێ زمانی خۆیان زمانی نێجیریا زمانی ئەنگلیزی بوو لەبەرەوەی مستعمەرێکی بەریتانین بینیش زمانیان فەڕەنسی بوو مستعمەرێکی فەڕەنسی بوون بەڵام ئەو خەڵکە بوو ئەوەی زمانی عەرەبیان لەبینێتێتەوە کە پێی ئەڵێن زمانی دین بەو دڵسۆزی هاتوون لەو مەدرسانە دەرزیانە خوێن لە عوتڵەکانە و لە پشووی هاوینە و مناڵەکانی ئەنار بۆ ئەوەی زمانی قورئان فێر بن قورئان لەبینێت کە سەیری ئێوەمان کرد ئومێدێکی پێبەخشین کە لەوێ جارێکی تر بەڕاستی ئیسلام یەتەوە کایە ئیسلام بەرەو گەڕانەوەی باش ئەڕوا لەوێت چونکە مەدرسەکە پانکێکی تیانە بوو بەو گەرمایە یعنی مەدرسەیەکی کۆنکرێت و پانکەی تیانە و تەختە ڕەشەکان چیمەنتۆ بوو بەڵام مەدرسەی تریانە بە تەختە دروستکراوە یەک پانکەی تیا بوو یەک پانکە لەو مەدرسە فێنکیشی ناکاتەوە زۆر باشم کاک جوبرەیل وەکوی مامۆستاتاش باسی کرد ینی دید و تێڕوانینتان چی بوو بۆ تاکی موسڵمانی ئەوێ ئەنی هەستانە کرد لەو نەهامەتی و لەو ناڕەحەتی و لەو هەژارێشە عەقیدەیەکی جیاواز ینی بیر و بۆچوونێکی جیاواز ئەو هەموو ناڕەحەتیە ینی ئیهتیمامیان بە دەرس و دەور یاوە کاکدارێ وەڵای ئێمە کە سەردانی چەند مەدرسەیەک و چەند مزگەوتێکمان کرد هەنیشتمان بۆ دروست بوو ئێمە چوینە مزگەوتێک قورئانێ نەبوو قورئان تەوزیعکەین ئێوە تەوزیعیکەن بەڵێ تەوزیعکەن لەگەڵ مامۆستای مزگەوتەکەیە بەڵێ کە تەوزیعمان کرد مامۆستا عەبدوڵڵام لەگەڵا وتی با جوز عەمیان بین ئێمانە زۆر مناڵن لەبەر وەک لای خۆمان سیرمان کرد ئەوە نەبوو بڵێن وەک بۆ وڵاتەمان نەبوو و یەکەم جارمان بوو کە چون قورئانەکەم وتم مامۆستا عەبدوڵڵا با جارێ بڕیار نەدەین دوایی با قورئانەکانە بدەین بزانین دوایی چۆنە بێ ئەمان قورئانەکانماندا پێیانتر 5 ساڵە و هەتا 8 ساڵ و 10 ساڵانی تیا بوو کاتێک کە قورئانەکان کردەوە بۆمانیان خوێن قورئان وتمان بە یەک لە حنەی خوێنەوەن تەمەن کشتان پێکەوەی خوێن بۆمان من سیرمانەوە کە زۆربەی سوورەتی سویانە خوێن زۆربەی لەبەریشان بوو یعنی لەوێ خەڵکەکە بەڕاستی لەبەر ئەوەی کوفر و ئیمانە یعنی منافەسەیەکە بۆ نمونە لێرە مزگەوتێکە لێ کەنیسەیەکە یعنی دعوەکە لەوێ ئەو هەیە ئەم دعواکە بۆ مەسیحیم دعواکە موسڵمان یعنی بۆ دینەکە لەبەرەوەی کە منافەسێکەیە ئەوان بەڕاستی دینداریەکەن نەبوونەتە ڕێگر بۆ موسڵمانان نەخێر من وا گومانەکەم لەوێ ڕێگری نەبێ ینی لەبەرەوەی هەموو مزگەوتەیە ئیمامێکی هەیە مامۆستایەکی هەیە دەرس و دەوری تایە ئافرەتانی تایە پیاوانی تایە مناڵی تایە ینی کێشیان نییە بەڵام کێشە ئەوەیە لەوێ کەم دەرامەتی دەستیانی گرتووە ئێمە ئەو مزگەوتی لێ کردمانەوە وتی 50 دۆلارمان بنێ مانگانە بۆ مزگەوتە مامۆستای بتوانێت ڕۆژانە دەرزی تابڵێتەوە تێنا بۆ مەسەوەی 50 دلار ینی 50 دلار بۆ لای ئێمە هیچ ناکە بەڵام بۆیە زۆرە بۆ داعوە ئەوانە ینی لەوێ چکە خەڵکەکە تامەزرۆن بۆ دینداری ڕاستە مامۆستا ئەوەی کە جەنابەت ینی بینی بێتە لەوێ بۆچی ینی بۆ شێوازە ینی هەر بناغیان بۆ شێوازە دروست کردووە کە منداڵان هەر لە منداڵیەوە بنەبەر دەرس و دەور ئیهتیمامیان پێ ئەدەن ینی چۆن بوو مناڵانی ئەوێ مناڵی ئەوان ئەو شوێنەی مەدرسەی لێ بوو دوو ڕۆژ لێ دەوام نییە شەمە و یەکشەمە دەوام نییە ئەوان لەبەر ئەوەی کە لە مناڵی و ئەبن بۆ مەدرسە دینیەکان یان بن لێ فێری زمانی عەرەبیانەکەن ئێمە خۆمان سێرماکە زۆر بە فەسیحی زۆر سەی سەبوورەکانماکە زۆر بە جوانی بە قەواعیدێکی جوان فێریانەکە لەبەرەوە فێری قورئان خوێندون و فێری زمانی عەرەبی بن یان ئەو شوێنانی کە مەدرسەشی لێرە لە مزگەوتەکانەوە لە مناڵەوە سەرەتایەوە لە بڵێ فێری بڵێ قورئان و فێری دینیانەکەن ئەگەر مەدرسەشی لێنوێ هەر لە مزگەوتەکەیە فێران یان لە کەنیسەیان لە مزگەوت فێرانەکەن بەڵام ئەو قوتابخانەشی لێبێ شەمە و یەکشەمیان داناوە مەدرسە دینیەکان کە دەرزیان پێ بڵێن و فێری دینیانکەن و فێری زمانی عەرەبیانکەن زۆر باشە مامۆستا ئەو کێش و گرفتانەی کە لەوێ هاتە بەردەمتان وەکەوەی کە یەکەم جارتان بوو بچنە ئەو کیشوەرە و سەردانی ئەو وڵاتانە بکەن کێش و گرفتەکان خۆی لە چیا ئەبینیەوە کە لەوێ ڕوبەڕووی ئێوە بوویەوە وڵای هەموو سەفەرێ خۆی بەشی خۆی ناڕەحەتی تێ ڕاستە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم بعضی سەفەرەکە قطعة من العذاب بەڵام سەفەرمان کردو بۆ شوێنی تر بەڵام ئەم سەفەر بۆ ئەفریقا سەفەرێکی پڕ ناڕەحەتی بوو بەڕاستی هەم جەوەکەی کە ئەو گەرمایی ئەوێ هەم ئەو ژینگەی ئەوێ هەم ئەو نان خواردن و
ڕێگەوبانی ئەوێ وەزەکە بەڵام نێتەکەی ئێمە و ئیشک خێرخوازەکە ئێمە بەڕاستی نەمازانی ماندووبوون چییە نەمازانی ناڕەحەتی چییە چکە ئەو ناسۆری ئێوەمان ئەبینی ئەو خەڵکە ینی لە گوندێکە ئێمە کە ئاچین بە ئەو گوندانە بەڕاستی هەندێک گوند پێویستیان بەوە بوو هەندێک منتیقە جاریوە و شاریش پێویستیان بەوە بوو کە بیریان بۆ لێبین ئافرەتێک بچوایە ئاوی بهێنایە من خۆم بەپێی خۆم لەگەڵ برانە بەپێی خۆمان با بزانی لەکوێ ئاوە هێنن بەپێی پیاو خۆمان کە پیاوین بەپێی خۆمان 10 دقە بۆ 12 دقە ڕۆشتین ئەنجا گەیشتنە سەر جۆگەیەک ئاو کە جۆگەکە جۆگەیەکی لێڵ و نەئەخورایەوە ئەوان لەو جۆگەی ئافرەتانیان ئاویان بهێنا بە تەشتێک بگرانێتەوە بۆ ماڵەکەی خۆیان بەس بۆ خواردنەوەش بۆ شتێجا یعنی پێی ئافرەت چارەک و 20 دقە دوور بوو کە ئەمەمان ئەبینی کە وەزئی نەبوونی نان و هەتا ئاردوو هیچیان نەبوو هیچیان نەبوو ئەی سێپایەکیان نەبوو هەندێک شوێن کە چی لەسەر سێ بردیاندا نەبوو یعنی وەزێکمان بینی ئەو وەز وای لێ کردبووین سوازی خوامان نەگرت کە ئێمە بووینە سەبەبێک کە لێرە خزمەت بکەین کە تووشی خێرێک بین بەڕاستی مەسەلەی هیلاک بوون و ئەو بابەتانە نەما لە ئەرادا ینی بڵی ناڕەحەتی شتانە هەستمان هەمووی ناڕەحەت بوو ئەگەر بیتە سەر بابەتەکەنەوەی ناڕبەس هیچ بابەتێکم بە ناڕەحەتی نەزانیوە لەبەرەوەی پرۆژەیەکی پیرۆزمان بەدەستەوە بوو پرۆژەیەکی پڕ خزمەتمان بەدەستەوە اینجا پرۆژەکەی ئێمەش وەکو دەستگای بەخشین چۆن ئەسڵی دامەزران دەکەی بە خزمەت بە ئینسانیەت بکە خزمەت بە بابەتی مرۆیی بکە ئێمە کە چوین بیرێکمان لێداوە لە شوێنێک هەموو دینەکانی تیا بوون مسلمانی تیا بووە مەسیحی تیا بوو خەڵکی تیا بوو هەمووی لی بخواتەوە بەڵام مستحق بوون گرنگی ئێمە مستحقیمان لێگاوەتەوە یعنی بەڕاستی ئینسانێک پێویستی بە هاوکاری ئێمە هەیە مامۆستا باست لە خواردن کرد خواردن چۆن چۆنی بوو بەشێکی زۆر لە مسلمانانی ئێرە ینی قوربانیکردن ئەوەی کە حیوانێک دوو لە ڕووی بنەرانیەوە سەریە بڕن لەوێ ئەیکەن بەخێر ئەمە چۆن چۆنی بوو ینی ئەوە لە ڕووی خواردنیشەوە هەر زعیف بوو ئەوێ بەڵێ ئێمە پرۆژەکانی ئێمە خۆی لە چەند پرۆژەیەکە ئەبینەوە یەکەمیان لێدانی بیر باشە ئەوەی کە زەرور بێەوە ئەوەی کە زۆر لێدان دوم دابشکردنی قورئانی پیرۆز سێهام سەربڕینی ئاژەڵ لەوێ ئاژەڵمان سەر بڕی و وەکو تەوزیەکردنی دابشکردنی بەسەریانە ئەو کارمان کرد دابشکردنی خواردەمەنی وەکو سەلەی خۆراک ئەمانەشمان هەبوو بۆیان هاوکاری مەدرسەکان هەندێک مەدرسە هەبوو قوتابی تیا بوو بە دۆشەک نەبوو لەسەری بخێ داخلیەکەی کە ئەمانەوە یعنی خوازای ئەم برایەمان باتەوە کاژوری بەڕاستی زۆر بە یعنی کۆمەڵی خێرخوازی ئەناسی کە پەیوەندی پێوەکردن بە دەمانەوە هاتن ئەو دۆشەکانیشان دابین کرد مەدرسێ پانکەی نەبوو پانکەی نەبوو مەدرسەی قەرەباڵغ لەو شوێنە پانکەی پانکەمان بۆ دابین کرد ینی پرۆژەکانی ئێمە خۆی لە چەند پرۆژەیەک بینیوە گەورەترین پرۆژەمان لەوێ بیر هەڵکەن بوو توانیمان لەو ماوەی کە لەوێ بین لەخوا بەزابی ئەو مودەی کە ئێمە لەوێ بووین هەر لە ناو نێجیریا 15 هەڵکەین بەس بە کۆی ئیشەکانی ئێمە لە ئەفریقا 50 بیرمان هەڵکەنەوە لە کۆی بیرێک کۆی بیر لە ئەفریقا لە چەند وڵاتێکە بە کامیرۆن و بە چاد و بە نێجیریا و بە بێنینەوە تقریبا بە لە ساسەین بە تەواوی 50 بیرمان هەڵکەنەوە لێ دوای ئەم بەرنامە من دڵنیام ئینشاءالله ینی چکەم ئێوارەش دووبارە بێت و کاتی کەژە دووبارە بێتەوە مسلمانێکی زۆر لەوانێ پەیوەندیمان پێ بکە ئێوە نیەتان هەیە جارێکی دیکە بڕۆنەوە ئینشاءالله ئەگەر مسلمانان دووبارە هاوکاری کۆبوویەوە بچنەوە ئەوێ خزمەتکەن کاک جوبرەیل ئینشاءالله نیەتمان هەیە ئینشاءالله هەلیستەوە برایان دکتۆر محەممەدوان ئیشی لەسەرەکەن مانگی بۆ کاتی بڕۆن کە تۆزە سارد بێت ساردی هەیەش ینی کاتێکی تۆزە زیاتر نەچینە بزانین ساردیان مەگە بچینەوە جا کات بۆ کاتی قوربان بۆ کاتی قوربان نیەتمان هەیە ئینشاءالله نازانین چێتێ بەڵام بەرنامە هەیە ئینشاءالله بچین چەند هینێک شە بووی لێمە خواردنمان تەوزیە حەزەکەم باسیکەم خواردمان تەوزیە کرد بەو برایم وتم ئێمە چکە لێلە خۆمان زۆر تەوزیاکەین ینی ماڵی 25 کیلۆ 20 کیلۆ 10 کیلۆ برجێ دەینێ ئاردێمە هەر بە فەردای دێنێ شۆڕش ینی کە تەوزیەکەن بە فەردای دێنێ خەڵک فەردەی 25 کیلۆوانە وتم ئەو دکتۆر ڕەشید دەمان وتم ماڵی چەند کیلۆ خواردێ بینێ ینی شتەکانم پێم بڵێ چۆن بیدین وتی ماڵی با کیلۆی ئارد بێ کیلۆی برنج بێ ئەها بدمێ چۆنە بێەوە ینی بەڵێ خواردنەکەمان کڕی
مش چەند برایەکی خوازیان باتەوە یەکسەر تەلەفۆن مشتی وایەتی چەنە خوارد نەکردن پارەکەینم خی گەورە لیان وەرگێ ئەو زۆ گرنگێت قوسێکمیت تۆ لێەوە پەیوەندی دەکردەوە بێرە پارە ئەتوانرا بنێرێ بۆ ئەوێ یان چۆنی خۆمان پارەمان پێ بوو بۆشمان حواڵا کرا بەڵێ حواڵی هەبوو بۆ ئەوێ بۆ نێجیرە تۆ زۆری تێچوو بەڵام پارەی زیادەمانیا بۆ شوێنێتر دوای لێ سەرمان کرد دوای بۆ شوێنێتر حواڵمان کرد بۆ کامیرۆن زۆر باش بەڵێ اینجا وتم چۆنە بێ ماڵی کیلوێ دەما لەخوا بە زیاد بێت کە خواردنەکەمان تەوزی کرد ماڵی 10 کیلو ئار 5 کیلو برنج ڕۆن ینی بەس خواردن لێ گرانە یەک دەبێ زەیت بە 4 دلار و 16 سنتمان پێداوە 1 کیلویەک خواردنی ئەو خواردنەمانە داپی ئەو کە بۆیان خواردنەکان ئەو نە ئەگەشانەوە ئیستا کە هیچ کەو خواردنەمان داوی بای بۆ نمە 25 دلارە لێرە هیچ سارێکی بە هەدیە دەرێ بە قەدەوە دڵی پێخۆش نییە لەبەروی ئەو هیچ لێ بیخوا زۆر محتاجە ینی ئەچوینە شوێنە بۆ نونە کەمان وعدتان پێ دێت کەشمانە کرد بۆ بیرێ بیرتان بۆێن هەتا سەر جادەکە هەموو ئایلەکە و خەڵکەکە مناڵ و پیر و ژن و پیاوشتە کەوتە دۆمان لە خۆشیە بە چەپڵە لێدان و لە خۆشیە لە گەشیە کە کێمە ئەم پرۆژەیەم بیرە لێراکەین ئەنی چونکەوان نەبوون محتاج زۆر دڵان پێ خۆش بوو مامۆستا جوبرایل با وەکوەی کە بە پرسی نووسنگەی خێرخوازی بەخشینی لە ناحیەی شۆڕش حەزەکەین باسێکی کار و چالاکەکانی نووسنگەی بەخشین بکەیت لە ناحیەی شۆڕشیش سپاس بۆ خوا ئێمە کار و چالاکیمان زۆر باشە هۆ یەکەشی چییە یەکەم فەزلی خوای گەورەیە دووەمیش لا ئێمە یعنی سەر لە کوردستانە بگەڕی لەوانەیە لا ئێمە فەقیرترین شوێن بێن ناحیەی شۆڕش ئەمە یەکێکە لە کە هۆی ئێمە چالاکیمان زۆرە چە باش چالاکیان شوێن بەس ینی وای کە سەرەتا کە وای چیمە پرۆژەمان زۆرە پاشان لای ئێمە شۆڕش هیچ بازاڕ و هیچ معمەل و هیچ هینێکی تێنێ سەرچاوی داهاتینێ خەڵکی هەژار و خەڵکی بینی ئەنفال و کەسوکاری ئەنفال و شەهید و خەڵکی داماوە دووەمیش سوپاسی خواکەن کە من چەند برایەک لەگەڵمان برایەک زۆر دڵسۆزن زۆر چاکن زۆر چالاکن هەتا بڵێ دیندار ئەڵێ چۆن ئەڵێ لە پشتی کامیرەوە ینی زۆر چاکن سێمیش شەنێ خێرخوا سێ دۆستمانن برادەرمان خۆم کاسبم بەڕاستی پرۆژەیە نیە یارمەتیمان نەدەن هەچ پرۆژەیەکە ئەڵێنە پرۆژەیەمان هەیە یەکسەر بەدەمانەوە دێن خی گەورە بەرەکەت کاتە ماڵیانە خوازیان بادۆ ئێمە تەنها لە ساڵانە هیچ ساڵێنی لە 5-6 خانوونەکەین بۆ فەقیر و هەژار و یەباو هیچ ساڵێنی حەمد بۆخوا چەند مزگەوتی بچووکیان ناو قوتابخانە مزگەوتەکەن ناو خەستخانەیەکیان مزگەوت لە کۆڵانە ناو شارەکەین پرۆژەی یعنی وەک یارمەتی خەڵک سوپاس بۆخوا ئیسێمە هەر لە مانگی پێشوو کە پێشوی بڕۆم 22,000 لتر نەوتمان تەوزیع کرد هەر لەو مانگای حساب کرد تقریبا 4 دەفتەرمان بەس ئەو مانگای لە شۆڕش داوات خە شۆڕش و دەوروبەری ینی مانگانە ئێمە سوپاسی خواکەین ینی ئەمە خوا بۆمانی سەهل کردووە بەزە شۆڕشە ینی شۆڕش و دەوروبەری زیاتر هەموو ساڵە 100 قوتابی محەد و جامیعەکان یارمەتیان دین لە 75,000 هەموو مانگێ ئەو 6 مانگە زیاتر لە 200 ماڵی هەژار و بێباوک و نەخۆش مانگانە لە مەگەیەک نەفری 50,000 تا 200,000 شتی هەمومان یارمەتیانە بێ دواکەوتن ینی حەمد بخوایم پرۆژەمان زۆرە سوپاسی خواکەین بەڵام چەند برایەکیش هەیە نای شارمە بەڕاستی زۆر یارمەتیمانەدەن لەگەڵمانە زۆر دڵسۆزن خی گەورە نمونیان زۆر کە یەکەمیش کە سەرەکی یەکەمیش لا ئێمە کە پرۆژە زۆرە هەژاری زۆرە بۆی لێرەوە داوا لە خەڵکم خەڵکی یارمەتیماندا زیاتر پرۆژە لە جێبەجێکەین ماوەسا ئاتابێمە لای بەڕێزت ینی ئەمە بکەم دو پرسیار زۆر گەن لێرە ڕخنی ئەوە ئەگرن دەڵێ وڵاتی خۆمان فەقیرە و پێویستمان پێ ڕاست ئەمە ئەنی ممکنە با لێرە پارەکە بکەین بە کاری خێرخوازی بکەین و با لێرە ئەوە بکەین و ئێوە بەچوی خۆتان بینیتانە ئەوێش زەرورە بکرێ ئەمە ئێرەش زەرورە هەنی هیچ گومانیتیانی حتمما بەڵام ئەوێش ینی زەرورە قەیچێکا بڕێک خێرخواز با لەوێژە کاری خێرخوازی بکە پرسیارێکی جوانەجێی خۆیەتی بەڕاستی و قسەرجی خۆیەتی حەقی خۆشێتی چونکە حتا لە مەسەلی فقهیش ڕێیەکی ئەوەش هەیە کە زەکاتیش هەتا بکرێ پێداویستی وڵاتەکەی خۆت پێداویستی منتیقەی خۆت بڕکەیتەوە ئەنجا زیاد و بچی بۆ شوێنتر بەڵام بابەتەکەی ئێمە زەکات نییە یەکەم دووهەمیشان بەدەست ئێمەنی خێرخوازگە خۆی ئەڵێ ئێمە ڕاستی وڵاتێکین لە چواردەوری ئەم وڵاتانەی چواردەورمان کۆمەڵم ئەساد ڕووی داوە ئاوارەبوونی کوردانی سووریە ئاوارەبوونی عەرەبەکانی ناوەڕاستی عێراق بوومە لەرزەی تورکیا بوومە لەرزەی وێرانکردنی هەنێ ڕۆژهەڵاتی جانی بەڕاستی حتا ئاگرکەوتنەوەی ئێران لە کورسانی خۆمانە لە کورسانی ڕۆژهەڵات ئاگرکەوتەوە ئەو خاکەی سووتان نەئاکوژایە ینی ئێمە و دەستگای بەخشین
بەدەم هەمیانەوە چوین ناست. ینی حەج کەسێ پێویستی بە ئێمە و توانامان هەبێ و ئیمکانیەتێک بخێتە بەردەستمان بۆ هەمیان چوین ئێمە فەرق ناکەین بەڵێ ڕاستە هەتا تۆ نزیکتر بی زمانی خۆبێ دینی خۆبێ و هاوڵاتی خۆبێ بەڵام ئیشەکەی ئێمە پەیوەندی بە خێرخوازەوە کە خێرخوازێ پارێکی بۆ من هێناوتی بڕۆ بۆ میسر فەقیرێک هەیە لە میسر هەموو شتێکە بۆ دابینەکەم بچۆ ئەم پارێ بگەێنە ئەوساتە من دڵنیامەوە خێرخوازە لێرە ژەرکاری خێرخوازی کردووە ئەوە بڵێم بەڕاستی ئەو خێرخوازەی کە زۆر جار ڕخناگیرێت زاری وایە لە شوێنی تر ڕخناگیرێت فڵان کەس بۆ ئەوە ناچێ بۆ ئەمرە ئەوە من لە دیسا خەڵکانیش ناسیون بۆ ئەو ناچێ بۆ ئەمرە پارەکەیە با بۆ ئەوێ بۆ لێرە نایدا بە نەخۆشێت طبعا من ئەوەی دیقەتمان ناوەدای بابەتەکە چوین ئەوەی کە ئەچێ بۆ ئەمرە ئەوە لێرە خانوش بۆ خەڵکەکە یارمەدی خەڵکیشە بەس ئەوەی ڕخنەکە ئەگرێن دەبخواانە هاوکاری خەڵکی عێراقە نە هاوکاری ئێشەکە هەر قسەی هەیە ئەو بابەتەکە ئەلێرەدا ینی ئەمە چکە بە عملی لەگەڵ خەڵکەکەشە بە کردەوە لێمان بینی و بەڕاستی ئەوەی کە خێرەکە ئەکا لە فەریقە لێرە دوو ئەوەی کردووە لە سووریا و لە تورکیا و لە کۆ سێ ئەوەی کردووە بەڵام ئەوەی کە ڕخنەکە ئەگری ئەوە کە هەر قسەی و ڕخنە بێت با بێ فەرمۆ بێت پارەکەمان باتی ئێمە لێرە کوێ ئێ بۆی بکەین دەست خۆش بە زۆر سپاس بۆ مامۆستا عەتاکەریم ئەندامی ستافی بەڕێوەبردننی دەستگای خێرخوازی بەخشین بۆ مامۆستا جوبرایل نادر بەرپرسی نووسینگی دەستگای خێرخوازی بەخشین لە ناحیەی شۆڕ زۆر سپاسانەکە دەستان خۆش بێ ئەخوا